شاندەکە ڕژێمە سووریە سەردانە بەژاری قامشلوی ڕۆژاوای کوردستانی کرد و لەگەڵ نونەرێ چەند ئالیەکی سیاسی جویان. نواف طراد ملحم سەرۆکێ پارتیا گەلێ سووریە و پەرلەمانتاری ڕژێمە سووریە ژێ مەدیان ڕژێمە سووریە ڕاگەهاند ڕۆژە شەمیە هەفتێ 12/2019 شاندەکە ڕژێمە سووریە و بخوا ئەندام بوو لە بەژاری قامشلوی ڕۆژاوای کوردستانی لەگەڵ چەند ئالیەکی سیاسی و کەسایەتیەکە کورد و عەرەب و سێریانی جویە. نواف طراد ملحم ڕاگەهاندجیک و سەرکردەیە نها حکومڕانیە لە ڕۆژاوای کوردستانی دکن و مەبەستەوی سەرکردەیەن پێدەبوو لەگەڵ شاندا ڕژێمێ جویان و تێکازی شاندا ڕژێمە ڕێکردن و ئەو ناخوازن ژە سووریە جودا ببن و سنوورێ سووریە دەپارێزن و خاکە باکووری ڕۆژهەڵاتی سووریە جێژە تیرۆریستان پاککردە. سارکردەیە ڕژێمە سووریە ئاماژە بۆ چەندێژیدا کۆ ڕژێمە سووریە پێشنیازە وێ چەندێکریە کولگۆری دەستورێ سووریێ ناوێ ئیدارەیە خۆسەر بۆ ئیدارەیە خۆجهی وەرێ گوهارتن و سەرکردەین پێدێژی ئامادە بوون ژ بۆی گوتوبێژیە دوێ دەربارەیدا. نواف طراد ملحم ناوێ ئەندامێ شاندا ڕژێمە سووریە ئەشکەرە کرد و ئەوژی ئەڤێن نواف طراد ملحم فیصل عزوز هەماهنگکارێ لێژنە چاودێریە گفتوگووە نیشتیمانی لە حزبە بەعسا سووریێ محەممەد ئەبوو قاسم سەرۆکێ پارتیا تەضامن طارق ئەحمەد ئەندامی مەکتەبە سیاسیە پارتی سووریایە نەتەوەیی کۆمەڵایەتی فاتح جاموس سەرۆکی ڕەوتە گوهارتنە ئاشتیانە پەروین ئیبراهیم سەرۆکە پارتیا گەنجان بۆ بنیاتنان و گوهارتنێ. هەروەها سەرکردەیە ڕژێمە سووریە ناوێشاندا پێدەیە سەر بە پەکەکەڤەژی ئەشکەرە کرد و ئەوژی ئەو بوون ساڵح مسلم ئەندامێ ئەنجومەنێ گشتیە پارتی یەکێتی دیموکراتیک پێدا باسکێ سیاسیە پەکەکە لە ڕۆژاوای کوردستانێ جوزێف لەحدۆ ئەندامی مەکتەبە سیاسیە پارتی یەکێتی سریانی محەممەد موسا سەرۆکێ پارتیا چەپا کوردی مستەفا مەشایخ سەرکردەیە پارتی یەکیتی عەبدولئیلاه عەرەب و ئەندامێ پەیوەندیên گشتیên هەمان پارتیا مستەفا مەشایخ بەریا نەهاژی بەهۆز ئەردال سەرکردەیە دیارێ پارتی کرێکارên کوردستانê پەکەکە ڕاگەهاند بوو و پێویستە ڕژێمە سەد سپاسیا یەپەکە و قەسەدە بکێ و هەروها سپاسیا پەیدەژی بکەشبەر ئەگەر چەکدارên یەپەکە نەبە دەدەمانهادا ڕژێمە سەد هاتبوو ڕوخاندن.